باسمي هەورامان لە دێر زەمانەوە جێگەی عیلم و زانست بووە. هەمیشە حوجرە و خانەقاکانی بوونەتە جێگەی عیلم و زانست و خوێندەواری. هەر لەم بوارەشدا کۆمەڵێ زانا و عالمی پێگەیاندووە و پێشکەشی جیهانی ئیسلام و موسڵمانانی کردووە. بۆیە حوجرە و خانەقاکانی هەورامان بەردەوام جێگە و پێگێکی تایبەتیان هەبووە. کاتێک بە هەوراماندا گوزەر دەکەیت، سروشتی جوان و دڵڕفێن و دیمەنی باخی پڕمیوەی هەنار و گوێز و سەوزایی و گوڵزارەکانی کەمەندکێشت دەکەن بۆ ئەو دنیا ڕەنگینەی خۆی. هەورامان بە تەنها بە سروشت و سەوزایی و باخ و باخەکانی سەرنجت ڕاناکێشێت، بەڵکو ئەم نیشتیمانە یانەی هونەر و ئەدەب و زانست و زانینە. مەڵبەندی خواناسی و خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بووە. بە شێوازە شیرینەکەی خۆی خزمەتێکی زۆری بە هەورامان و دەرەوەی ناوچەی هەورامانیش کردووە. لەم پارچە جوانی نیشتیماندا دەیان زانای گەورە و لێهاتوو هەڵکەوتون کە شوێن پەنجەیان بەلاپەڕەکانی مێژووە دیارە. لەم بەرنامەیەدا تیشک دەخەینە سەر ڕۆڵی حوجرە و خانەقاکانی لا پەروەردە و پێگەیاندنی فەقێ و مامۆستایانی ئاینی. من ناوی تۆ دەبێبووم یا الله رب العالمین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سرتا خير أمايتا كرو ودزوشيتا شنكرو في برنامج هم جوانو هم رنگينو هم پربركتي كجبوارو خزمت كردي هم مسلمانانا هم زانايانا وهم حجرو مدرسة ئاینیەکانە شم پێشکەشش کردی کە بەڕاستی حوجرە و مەدرسە ئاینیەکێ جا ئیسلامەنە پێگێوە تایبەت و گەورەشە هەرجە سەردەم و پێغەمبەر و خوای عەلەیهی سەڵات وەسەلام هەتا ئارۆ پێگێوە گەورە و تایبەت شابیەن جەگرد و بوارەکانە. ئەگەر ئێمە تەماشا و مێژوو یان تاریخ و مەداریس و حوجرەی کەرمێ گێڵەوە پێی چەند قۆناغێوە. قۆناغێشە سەردەمی مەکین کە پێغەمبەر و خۆی عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵە بەڕێزەکەش بەردێنێ یانە و ئەرقەمی کوڕی ئەرقەمی چاگە دەرسش پەنەواتێنێ و پەروەردەش کردێنێ و ئامادەسازیش کردێنێ پێ خزمەت و ئیسلامی. ئیمامی ئەبوبەکر، ئیمامی عومەر، ئیمامی عوثمان، ئیمامی عەلی چا پەروەردە بێنێ. مەرحەلەی دووهەمش جە مەرحەلەکە و دەستپەنەکردەی مەدارس و حوجرەی ئیسلامی گێڵەوە پێی سەردەم و مەدینەی منەوەرەی پێغەمبەر و خۆی عەلەیهی سەڵات وەسەلام کە خوای گەورە سوورەتێ جە سوورەتەکە و قورئانیش نامێنیان سوورەتە حوجرەکە، سوورەتی ئەلحوجورات کە ژوورەکە و پێغەمبەر و خوای عەلەیهی سەڵات وەسەلام یعنی ئا حوجرەی پێغەمبەر و خوای عەلەیهی سەڵات وەسەلام بێنێ بە مەدرسەیەوە هەم جەبوارە ئاینیەکەوە هەم جەبوارە کۆمەڵایەتیەکەوە و هەم جەبوارە تەعاملی سیاسی فەرهەنگی ئیداری و گر بابەتەکەی تەریوێ و گرد و چینەکایچش گرتێنەوە تەنها چین و پیایاش نەگرتنەوە بەڵکو چین و ئافرەتایچش گرتنەوە چونکە هەر ژوورێەوە هەر غورفێەوە جە غورفەکە و پێغەمبەر و خۆی عەلەیهی سەڵات وەسەلام زانکوێ بێن جە زانکۆکە کە ئارۆ نامێشاهنە. مەرحەلە و قۆناغێوە تەرجە مەدارس و حوجرە ئیسلامیەکە گێڵەوە پێی سەرەتا و قەرنی یەکەمی هیجری کە بە مەدرسەی ئاحادی، بە مەدرسەی ثونائی، بە مەدرسەی سولاسی، بە مەدرسەی ڕوباعی، بە مەدرسەی خوماسی، بە مەدرسەی سوداسی، بە مەدرسەی سوباعی نامی بریا. یعنی بە پاو ڕەقەمی سەرەتا و مەدرسەی یەکەم ئیمام ئەبوو حەنیفە بیان کە جە بەغدادەنە مەدرسەش نیانەرە بە نامێ مەدرسە و ئەهل و ڕەئیەوە. مەدرسەی دووهەم جە مەدینەنە نریوەرە کە بە مەدرسەی ثونائی نامێ بریۆ هەم مەدرسە و ڕەئیەش دریۆ ملۆ دلێ و هەم مەدرسە و ئەهل و حەدیسیش پێی دروست بوو. مەدرسەی یەرەم جە دیمەشقەنە دروست بۆ سەردەم و ئەمەویەکانە کە مەدرسەی هەم حەمبەلین
وهم شافعين وهم حنفيشة جعين كاتينه مدرسة رباعي جاري وتر جيلو في عراقنا هر چوار مذهبكي هر چوار مدرسكي جا بغداد وعراقينا سردم وعباسيكان بري وفرخ قورشا پەنەدریۆ و هەروەها مەدارسی تەریش هاوشێوە و ئینیشا کە پەنەشە ماچە خۆماسی سوداسی سوباعی جەمیسرنە بە تایبەتی جە سەردەم و دەوڵەتی فاتیمینە جارەتر دروستی بە ئینە قۆناغێوە یەرەمینشانە قۆناغێوە چوارەمین و مەداریسەکامە تاومێ واچمی گێڵەوە پێی سەردەم و نویستەیە و حەدیسەکە و پێغەمبەر خوای صلی الله عليه وسلم کە جای نەیساپور و ئیسەتەی ئێرانیوە یان خوراسانەوە کە ئیمامی بوخاری ئیمامی مسلم ئیمامی ترمذی ئیمامی نەسائی ئیبن ماجە ئیبن داود ئینێ دەستش پەنەکەرا مەرحەلەی کۆتاییچە جەسەدەکا و چوارەمی هیجرینە مەرحەلە و چوارەم و مەدارسەکە کە ئیتر ئیسلام ئەلحەمدولله بڵاوە بکەڕۆ گرد و دنیێرە چاوە جەگرد و یاگە تایبەتمەندیەکە یاگە گەورەکانە شارە گەورەکانە مەدارسی ئیسلامی دروست بوو کە هاوشێوە و ئامەدرسا کوردستان و ئێمەیشنە تامێ واچمێ سەرەتاکە و مەدارس و حجرەی دەست پەنەکەرەوە کە کۆمەڵێ زانێ گەورێ مامۆستەیە ئێمەیچ بەشدارێ باجە خزمەتکردەی ئیسلام و مسلمانانە چانیشا ئیبن خەلەکان چانیشا ئیبن سەلاحی شارە زووری چانیشا سبغەتوڵای حەیدەری چانیشا مەلا جەرجیس ماهەن و چانیشا مەلای بێتوشی جە مەدرسەکە و بەسڕێنە و کۆمەڵێ زانێ گەورەتەرێ ماهەنێ کە تاوان شاخزمەتێ بێپایان جەمەدارسە ئیسلامیەکانە و با بە موئەسیسی دروستکەری ئی مەدرسە پێی عالەمی ئیسلامی دروستکەرە. بناوی خۆی بەخشندەی میهرەبان سەڵاوات بۆ ڕوحی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زاتێکی مبارەکی هەڵبژێنراوە خوا کردوویەتی بە ڕەحمەت بۆ هەموو عالەم بە واسطەی ئەو شەریعەتەوە کە گەیاندوویەتی بە ئەمانەتەوە لە ڕێگەی گەیاندنی ئەو شەریعەتەوە جیهادی کردووە زەحمەتی زۆری کێشاوە ئەوانەیشی کە باوەڕیان پێ کردووە وەکو ئەسحاب هەمیشە لە خزمەتیا بوون دنیایان خستوەتە ئەو لاوە تەنها مەبەستیان گەیاندنی ئەو شەرعی خوا بووە کە بە پێغەمبەرە ناردوێتی دیارە ئەمە پێگەیاندنی بڵێن حوجرە لە خانەقای بیارەغا دەوری چۆن بووە و خەڵقی پێگەیاندووە مەبەستەکە چییە؟ یعنی سەخۆمە باسی مێژوو ناکەین یا باسی شەخصیات ناکەین بڵێن فڵان ئەوە و فڵان ئەوەنە تەمەنی بوو ئەوانە ئەساسیەکە برێتیە لەوە بە شەریەت پێویستی بە شەریعەتێک هەیە پێویستی بە تەربیە و تەربیەیەک هەیە جا ئەو تەربیە و تعلیمە لە قورئانایە و لە سونەتی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم هەر کەسێ بێوێ خزمەتکە بە بەشەریەت بە ئاسوودەیی بژی بە ئەمانەتۆ لە یەکتر ئەمین بن ئینسانی محتەرەم و بە ئەخلاق بێ ئەبێ ئەم شەرعی پێ بگەیەنی جا بە هەر وەسیلەیەک تۆ شەریعەت بگەیەنی بە خەڵقە معنایە ئەتەوێ خزمەت بەو خەڵکە بکەی وای لێ بکەی بە ئارامی بژی مثلا شەرع زۆر تعریفی ئەهلی علمی کردووە خوای تعالی لە قورئانە فەرمێ هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون ئەو دیارە خۆی پرسیارێکی ئینکاریە یعنی وانیە یعنی هەرگیز زانا و نەزان وەکو یەک نین اینجا خوای تعالی ڕوتبەی عالمی بەرزتر کردووەتەوە فەرمێ شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط يعني خواي قورة بوحدانيتي خوي شايتي خوي وملائكة وعلماء راسي كردو بشاهد لسر قوريو تاوكو تنياي خوي يرفع الله الذين آمنوا والذين أوتوا العلم درجات خواي تعالى برزي بلاي برزي داوبة علماء كان جا خەڵقەکەیش تامەزرۆی ئەو وەکو دەرمانێک وایە بۆ نەخۆش چۆن پێویستی بە دەرمان هەیە هەموو ئینسانێکی عاقڵیش پێویستی بە شەریعەتێک هەیە کە ڕێنمایی بکە بیگەڕێتۆ لە کاری خراپە و بیخاتە سەر جادەیەکی ڕاست و مستەقیم بۆ سەعادەتی دنیایشی و بۆ قیامەتیش جا هەر ئەو شەریعەتەیە ئێمەی کردووە بە برا ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە
ئیمانداران ئیخوە برای یەکترن فأصلحوا بين أخويكم إصلاحي بكن بين خوتان ريبكن واتقوا الله لعلكم ترحمون بات خوتا خوار رحمتان بيه دي أما بتشي بتواني تو برايتي دروسكي بتشي أتواني خزمت بكي بتشي أتواني إصلاحي مجتمع بكي بياسايك أم ياساي لم ياسا ومن أحسن من الله صبغة لم ياسايش كشريعتي خوايا وكقرآن فرمايشتي في غمرة لما جوان ترد شق نابين بو أو بتواني خلق بكا ببرا يا الله بلنا قزرابات كيسا بيوتي السعدية خانقا لێوە دروستەکە و مەدرسە و پیاوی باشی مامۆسای لەسەردا ئەنێ و دەرسەڵێنەوە بە فەقێ و ئاغابی تەریقەتیش کە ئاغابی تەریقەت بریتە لە تربیەیەکی ڕۆحی ئەوەیشی ئەکەن لە کوفریشە خانەقایە دروستەکە لە خانەقی ناکە خانەقایە دروستەکە اینجا ئەگەڕێتۆ لە بیاوەڵە خانەقایان بووە لە دەرەشیش بوویانە ئەجێتۆ لە بیارەدا ئەنیشێ و نیشتەجێ ئەبێ و عالمی باشی بۆ ئەهێنێ وها خزمەت یەکا ئیتر خەڵک لەوە فێری خزمەتی عالم أبن يعني الريز لعلماء أجرن وكو في غمرة فرمي ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا أجر ريز لجورة نجري ويعرف لعالمنا حقه ريز لعالم نجري وحق خوينا ديتي وما في خوينا ديتي أو في غمرة فرمي رفتاري أمتي منه سنتي من وهانية كما شاوي السوق وسيري أوانا بكات جاء أم عالمانا تايسا أوش عمري بياره كأو خانقاي دامزران دو لدواي خوشي هر بردوام بوه دو كردي بو شيخ نجم الدين وشيخ علاء الدين او هر بردوام هتاوكو حالي حاضر بردوام هر لزماني ما وصف الله كريم ما فرميه وقتي وابو يما لبستوما لما وصاي ملاقاري فيشتر كفرميه يهم هشتا فقيه هاتون امجا زماني عثماني دوايش كالاخريان بو ام خانقه هر بردوام بو اتشو بو صوفقه بو كمتر بو زياتر بتايبتي لظروفي جرانيا هي زمانش عمري بيارك حربي عالمية كمي هات تسر يدو ميا نازم حربي عالمي بو جرانيكي زور بو او انا هر بردوام خليكي سخاوته خزمتي خوان يا الله بلنا لەهۆرامانە ئەوەی کە مەشهورە و دیارە ئەو شوێنانەی کە گەورەترین خزمەتیان کردووە بە زانست و علم بە تایبەتی زانستی دینی ئاینی لە پاشان لەلایەنی زانستی شێعر و هۆنراوە و هەروە لە علومی تراوەکو علومی ئەفلاک و ئەمانە لە خانەقا پیرۆزەکانی تێڵە و بیارا بووە و لەو شوێنانەوە خەڵکانێکی زۆر گەشتونەتە پلۆپایەکی تایبەت کە بوونەتە جێگەیەوە کە ئیمڕۆ و لە ڕابردووش و بە تایبەت ئیمڕۆ شانازیان پێوەکرێ ئەو کەسانەی کە لەو شوێنانە پەروەردە بوون ئیمڕۆ بە هەموو کۆلێج و خوێندنگا و زانکۆکانی وڵاتی ئێمەوە نەتوانرا و ناتوانرێت کەسانێکی ئاوا پەروەردە بکرێ و نییە وێنیان نییە بۆ ئەوەی شێوازی خوێندنی ئەو سەردەما بەهۆی ئەوە کە سەردەمێکی پیرۆز بووە و خەڵک زیاتر ڕووی لە دینداری کردووە و ئەو سەرچاوانەی کە علم و دین تایە چەقی بەستووت و ئەو خانەقا پیرۆزانە بوو تەوێڵە و بیارە و فەرمایشێکی چێ نەزانمەوە قەولی مەسوورەیە حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من كان لله فقد كان الله له هەر کەس هەدەف و ئامانجی لە ئیشەکانی بۆ خوا بێ خوای تەبارەک وتەعالا ئەیگرێتە ئامانج کە سەری بخە و سەرکەوتوویکە ئێمە ئەگەر دیقەت بدەین لەو سەردەمانە ئەو خەڵکانەی کە هاتوون لەو شوێنانە عیلمیان و زانستیان وەرگرتووە
چونکە هەدەفێکی پاکیانە بۆ خالیسن بۆ خوا بۆ شتی گەورە گەورەی وەکو مەولەوی، وەکو نالی مەحوی، وەکو ناری، هەروەها بێخود وە زۆرێکی تر لەمانە پیرەمێرد ئەمانە سێرەکەی لەو شوێنانەوە پێگەشتون و گەشتون بەو پلۆپایە. غەیری ئەوانیش لەم ئاخرەش و تا ئەم ئاخرەش تا پێش با بڵێن سەردەمی جەنگی ئێران و عێراق و ئەمانە خەڵکانێکی تری ئاوا گەورەش پەروەردە بوون وەکو هەژاری موکریانی کە لەم تێوەڵە و بیارە پەروەردە بووە، وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕس و هەروەها وردە وردەگەریەنە خواردیشەوە بۆ نمونە حتا لە ئەحزابی ئیسلامیە ئەوانەی لەو شوێنە پیرۆزانەوە پەروەردە بوون سێرەکەی سەرچاوەی دروستبوونی ئەحزابی ئیسلامی لەلایەنی ئەوانە بوو. بۆ نمونە لە بیارە ئەوە لەفکرم نەچێت لە یادم نەچێت لەگەڵ هەژار موکریانی و ئەوانەشە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕس کە یەکێکەکە دیارە کە مەشهورە بە شافعی زەمان و ئەو کەسەشی کە لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕسە مەسەڵەن پێگەشتووە وەکو بەڕەحمەت بێ ئەحمەدی موفتیزادە کە لە بیارە خوێندوێتی، مامۆستا سەلاحەدین بەهادین کە خۆی بۆ منی گەڕایەوە کە لە تێوەڵە لە خودی ئەو مەرخەدا لەدایک بووە. بەرەکەتی ئەو شوێنانە هەروە تەسیری بووە کە توانیوانە ئیمڕۆ بە شێوەیە لە شێوەکان هەرێکە و بە شێوەیەک خزمەتیان کردوباین. بەڵام ئەوانەی پێشووتر کە وەکو مەولەوی و وەکو نالی و مەحوی و ئەمانە سێرەکەی لەم سەردەما نایێتەوە نابێتەوە لە حاڵێکە زانکۆیەکی زۆر و زەبەنەش هەیە بۆی شێوازی کارکردنی ئەوان. یەکەم بۆ خوا تەوفیقی داوان سەری خستون لە دنیا حەزێکی باشی پێداون لە قیامەتیشە بە هەمان شێوە خزمەتی دنیا و قیامەتیان کردو لە دنیا ئەوە تا لە زانکۆکانە بەحسی ئەو کەڵە پیاوانەیە کە باسەکرێ بۆ قیامەتیش سەیری کە ئەو هەموو مؤلەفات و ئەو هەموو خزمەتەکە بە ئاینیان کردووە سێرەکەی زۆرێک لە کولتوری ئاینی ئێمە لەوان وەرگیرەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بنسبة خزمة رولي خانقاء ومدرسي بيار وهورامانات بمسلمانان وشريعة إسلام وأزانم شاراونا بلاي تاكي كرت كالحمد لله مدرسي بيار وهورامان زۆربەی مامۆستایانی کوردستان بە ئاعترافی خۆیان بە قەرزاری ئەزانن. خانەقای بیارە دروستبوونی خۆی لە کاتێکا بوو کە عیلم لە کوردستانە لاوازیەکی زۆر ڕووی تێکرد بوو. سەردەستی مامۆستا مەلا عەبدولقادری گەورە مەجموعەیە زانا و کەڵەپیا و گەورە و ئەتوانین بڵێن کۆڵەکەی عیلم و زانست لە کوردەواریە دروست ئەبێتەوە بە تایبەتی لە مەنتیقەکانی هەڵەبجە و سولەیمانی و هەتاوەکو ئەچێتە ڕەواندوز و پشدەر و هەولێر و بە نیسبەتی ئێران وەکو شارەکانی سنە. مامۆستا مەلا عەبدولقادری، مامۆستا مەلا عەبدولعەزیمی سنەیی، مامۆستا مەلا عەبدوڵڵای بیاوێڵەیی، مامۆستا مەلا شێخ عەبدولقادری بیاوێڵە، مامۆستا مەلا شێخ عەبدولقادری تر هەر زانایەکی تر کە لە بیاوێڵە بووە، مامۆستا مەلا موستەفا خورماڵی، چەنەها زانای گەورە کە لە بیارەی شەریفا لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولقادرە دەرسیان خوێندووە و سوودمەند بوون. بۆیە شێخ عومەری بیارە کچی خۆی ئەداتە مامۆستا مەلا عەبدولقادری گەورە و مدەڕیسی گەورەی بیارەی شەریفە وەکو دڵخۆشیەکەوە کاتێ خێزانی فەوتەکە تاوەکو هەست بە نەقس نەکا لە خانەوادەکەیە فاتمەخانی کچی خۆی لێ مارە ئەکا. لەو سەردەمەوە بیارەی شەریفە هەتاوەکو ئەمڕۆ سوپاس بۆ خوا ڕۆڵ و پێگەیەکی گەورەی هەبووە لە دروستکردنی زانایان و پێگەیاندنی کەسی شارەزا لە عیلم و شەریعەتی ئیسلام لە بوارەکانی عەقیدە لە فیقه و بە تایبەتی مەزهەبی ئیمامی شافعی کەسانی متەبەحیر لەم شوێنەدا تەخەڕوجیان کردووە. مفتی عێراق مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس یەکێک بووە کە لە بیارەی شەریفەوە سوود و قازانجی وەرگرتووە بووە بەو پیاوە.
ماوەسا شێخ قاسیم القەیسی کە ئەویش یەکێک بووە لە مفتیە گەورەکانی عێراق، ئەویش هەر لە بیارەی شەریفا تەخەڕوژی کردووە و لە بیارەی شەریفا مستەفید بووە، لە خزمەتی ماوەسا مەلا عەبدولقادری گەورە خوێندنی تەواو کردووە. زۆرێک لە زانا گەورەکان وەکو ماوەسای مدەڕیس خۆی باسی ئەکا لە یادی مەردانە، لە کتێبی عولەماونا، لە بنەماڵەی زانیارانە، و زۆرێک لە زانایان دان بەو حەقیقەتەدا ئەنێن کەوا بیارەی شەریفە مەصدەر و لانکەیەک بۆ پێگەیاندن و پەروەردەکردنی ئەوان لە ڕوانگەی زانستەوە. ئەلحەمدولیلا هەتاوەکو ئێستەیش بیارەی شەریفە ڕۆڵ و کاریگەریەکی زۆری هەیە، زۆر جار لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە، زۆر جار لە دووەلی عەرەبیەوە، لە تورکیاوە و کوردستانی تورکیاوە، لە حتا لە لیژنەکانی فتواوە لێرە لە شارەکانی کوردستانەوە زۆربەی سوئالە شەرعیەکان کەوا ناڕەحەتن و قورسن و پێویستی بە وردەکاری هەیە. سوپاس بۆخوا تا ئێستەیش مراجعەی پێ ئەکرێتەوە بە خانەقای بیارە و مەدرسەی بیارە لەلایەن مدەڕیسی گەورەی بیارەی شەریفەوە جوابی پرسیارەکان ئەدرێتەوە کە ئەلحەمدولیلا ناو دەنگی بیارەی شەریفە گەیشتووەتە ڕادەیەک کەسانێک کەوا تایبەتمەندی ویستویانە فێری عیلم بن بە شێوازێکی زۆر تەخەسوسیانە، حتا بڵێن لە ئەوروپایژەوە هاتوون. هەر لەم فترە پێشوە یەکێک لە دکتۆرە گەورەکانی جامعەی ئۆکسفۆردی بەریتانیا بە ناوی شێخ مستەفا هاتبووە ئێرە بۆ خوێندنی چەند حاشیەیە کە ڕقن، ناڕەحەتن، قورسن، وتنەوەیان لە سەر عالەمی ئیسلامیە. ئەو مامۆستا بە ئاعترافی خۆی باسی تەنها پاکستانی کردکەوتی لەوێ خوێنراوە، بەڵام ئەوێن بۆ نەڕەخساوە. زانیمە کە لە بیارەی شەریفە ئەلحەمدولیلا ئەو حاشیانە ئەخوێنرێن و ئەوترێنەوە. بۆیە ئەو شێخ مستەفا هاتە ئێرە فترەیەک لە حاشیەکانی سیالەکوتی و عەبدولغەفور بەسەر کتێبی جامیەوە کە ڕقن، قورسن، و کتێبی حاشیەی پێنجوێنی و قەرەداغی بەسەر گەلەمبەوی ئادابەوە، و باقی حاشیە سەختەکان هاتبوو لێرە وەری بگرێ و فێری ببێ و بیباتەوە لە وڵاتی خۆیان نابڵاوی کاتەوە. سوپاس بۆ خوا خانەقای بیارە پێگە و مەکانەتێکی هەیە. کەسانێک بە تایبەتی وەکو ئەو ئوستازە کە لە جامیای ئۆکسفۆردەوە هاتووە، یاخود فەقێمان بووە کە لە کازاخستانەوە هاتووەتە ئێرە بۆ خوێندن، یا لە کوردستانی تورکیاوە بە تایبەتی هاتوونەتە ئێرە، بەڵام فەقەی ڕۆژهەڵاتی کوردستان و فەقەی منتیقەی هەولێر و وەسەتی عێراق و بەغا و مووسڵ و ئەمانە ئەوە الحەمدولیلا فەقەکان زۆرن لەوانە. سوپاس بۆخوا فەقەی زۆرمان هەیە. ولكم يا رحمن رحيم من ناويت دباب يا الله رب العالمين يرجع اسماء عثمان تاسم زميم إجا صلوات باد يا الله محمد. ئێمە وەڵتەر ئەرزما کردی دی کە ئیسلام هەر سەرەتاوە گرد و سەرەتاو تەمەنیشۆ بە مەدرسە بە قوتابخانە نامێ بریو. ئیسلام ڕۆژکردینە هەریاگێوە مەدرسە و پێگێوە گەورەش پێی مسلمانە و ئاس سەردەمینیانەرە کە نامێژنیان جامع. یعنی هەریاگێ فتوحاتی ئیسلامی ڕۆژ کردێ بۆ واگە دوێ جۆرێ یاگێ عیبادەتکردەیش پێی مسلمانە دروستکردنە، یا یەشا تایبەتە بێنە بە نماکردەیە پەنەشاواتێنە مسەلا، یعنی یاگی نماکردێنە، یاگەچ تایبەت بیان بە گرد و بوارەکە و ژیان و ئینسانەکەوە تەنانەت ئیدارە و ناوچە و منتیقەکەی چۆ نامێشانیان جامع. جامع جە ئیسلامەنە یعنی مزگی، جامع یعنی مەدرسە، جامع یعنی ئیدارە، جامع یعنی یاگەی نیشتێرەی و کۆمەڵایەتی، جامع یعنی دادگا، جامع یعنی تەوجی سیاسی، جامع یعنی پەروەردەکردەی سەرباسی، یعنی گرد و جانی بەکاو دەوڵەتێوە وچکلە کریانەوە جە جامعێوەنە کە چا یاگەنە دروست کردیان. هەورامان و ئێمەیش بێبەش نەبیان چا جامعە گەورە کە ئاویش مزگی گەورە و خورماڵین. مزگی گەورە و خورماڵی یەکەمین جامعێوە بیان تاومی واچمی گرد و کوردستانینە،
دما و مەدرسەکە و بەسڕی جامیعە و مزگی گەورە و خورماڵی یەکەمین مەدرسەوە بیان کە نریانەرە وەرو ئانەی کە ئیسلام وەر ئێستن دووربینانە فکرش لە قەزیەکە کردنەوە ئامان ئایاگی جامیعش پێی دروستکردێنێ کە ئاەنزاکێ تەرێ تەوجیهاتەکێ تەرێ ئاەنزایەکێ تەرێ وجود چاچایەگەێنە بیان پەی ئانەی تاو ئی دەعوە بانگەواز و وێشە ڕوانگێوە ڕاست و ڕەوانەوە پێشکە بە عیلمیەوە بە سەنەدەوە بە بەڵگەوە بە مامۆسای بەقوەتەوە پێشکەشکەرەوە جا سەرەتا و مەدارس و حجرە و ئاینیەکە و ئێمە تامی واچمی مزگی گەورە و خورماڵی وە دەستپانەکەەوە کە سەرەتا و فتوحاتی ئیسلامین و ساڵە و هەژدەی هیجریەوە ئی مەدرسە و حجرە و هەورامانەوتە ئێمە دەستپانەکەەوە دما و ئانەی تامی واچمی مەدرسە و خورماڵی بیان بە مرکزیەت پەی باقی مەدارسەکای تری جە هەم هەورامانەنە و هەم کوردستانیچنێ پەی نمونەی دما و مەدرسە و گەورە و خورماڵی مەدرسەوە تەری گەورەما جە منتیقە و کرماشانی و هەمەدانینە پەی دروست کردی و بەنامێ مەدرسەی دەینەوەری یا دینەوەری ئی مەدرسە دما و مزگی گەورە و خورماڵی دەوری کاریگەرش بیان جە کوردستان و ڕۆژهەڵات و ئێرانینە و منتیقە هۆرامانات و ئەو دیمینە و دما و ئی مەدرسە کۆمەڵێ مەدرسێ تەری ماهەنی کە پەنەش ئاماچا سێکوچکەی عیلمی هەورامانی یعنی یاری مەدرسی گەورەی جە هەورامان و ئێ دیمینە باشوورینە دروست کریا کە سێکوچکەی عیلمین مەدرسەی گەورە و خورماڵی وێش و مەدرسە و خانەقاو بیارێ و مەدرسە و مەلا عەبدوڵای خەرپانی ئینە سێکوچکەی عیلمیشە دروستکردن پێی خزمەتکردەی موسڵمانە کە مێژوەکەشە گێڵەوە پێی ساڵەکە و 1970 میلادی بەدماوە جام مەدرسە و گەورە و خورماڵی کە چوون موئەسیس بیان پێی گرد و مەدارسەکەی تری مامۆسێکی تەریگری و تەلەبە و حجرە و ئی مەدرسە و گەورە و خورماڵی بێنێ دمانی کە تەخەڕۆج کەرا ئیجازەی عیلمی وەرگێرا هەر یۆ مەدرسەوە گەورەتەرشا پێی نریۆرە جە یاکای تەرینە چونکە تاواشە توانای و ئانەیشا بیێنە کە خزمەتێک گەورەکەرا پێی نمونەی مزگی مەدرسە و مەلا عەبدوڵای مزگی مەدرسە و خەرپانی کە معروفە مامۆستا شێخ عەبدوڵای خەرپانی هەم موئەسیسش بیان هەم مامۆسای گەورەش بیان و مەدرسە و خانەقاو بیارێ موئەسیسەکە شێخ عومەری بیاری بیان شێخ عومەر و کوڕ شێخ زیائەددینی سیراجەددینی تەوێڵێ بەڵام یەکەم مامۆسەیەوە کە چاگەن یانشرە مامۆستا مەلا ئیبراهیمی بیارەیی بیان یعنی هەر خەڵکو بیاری بیان کە یەکەم مامۆسەیەوە دماڵی مامۆستا مەلا عەبدولقادری پاوەیش پێی مارۆ پێی واگەی و دماڵی مامۆستا مەلا حەمە ئەمینی کانیسانانی و وەڵی مامۆستا مەلا حەمینی کانیسانانی مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕس تەشریفش شاگە بۆ کە ئاڵ بۆ بە مامۆسا و خانەقای بیارێ من ناوی تۆ دەبێبووم یا الله رب العالمین اسمعون عثمان تاسور زمین إجا صلوات بواد يا الله محمد چەندێک دەرس خوێندنەکە موهیمە خزمەتکردنەکەیش موهیمە دوای ئەوە خزمەتی کەسێکی شەکەی بەتەمای هیچ نییە کە وەختیەیەت کابرایەت عەرەبە فارسە تورکە هیوا هەیە هەر لێ تێناگەی یە دانیشی سە مەسەلا ئیمام و خەتیبمان هەیە لە ناوی تەڵحەیە لە سامەڕای ئیمام و خەتیبە و خەریجی بیارێ هەر لێرە مایۆ هەتاوەکو ئیجازەی وەرگرت ئەمە بەردەوامە چونکە ئینسانەکە شتێ بۆ خوابێ ئیشەڵڵا خۆ هەر بەرەخەتی تێخ ئینسان وەکو حەقەتێک بڵێ هەیە بیڵێ مەعیشەت گرانە یعنی ئێستا ئێمڕۆ بڵێ جایی پێشوو خەڵق قەناعەتی بوو پارە لە گیرفانیان نەبوو لە بیارەوە بە پێشوو بە سلێمانی مامۆستا مەلا عەبدولکەریم ئەیگەڕێتەوە فەرمیێ سەجار ڕۆهاتین چوون وە سلێمانی ئەوەنە پارەمان پێ نەبوو لە چایخانەکەی چەناخچیاندا لاوەی شتێ بخۆین اینجا بەو بە خەیاڵیانە نەهاتووە کە پارە هەیە یان نییە
سیارە نەبووە با بەلایەنە بڵێ سواری نەکردین. ئیتر بە پێ و بە خواردنێکی کەم و بخچەیەکیان ئەپێچاوە و نانەڕقەیەکیان تێ خست و ئیتر لە شوێنە چایەکیان دەستکەوتایە ئەمە هەر بیریان لە ئەو ڕەفاهێت و خواردنی ئیسە و ئەمانە نەکردوێت. ئامانج بنەمای کاری هەموو دەستە و جەماعەتێکە، هەر دەستەیە هەر ئامانجێکیان هەبوو ئەگەن بەو ئامانجە و ئەفەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى قل اعملوا فسيرى الله عملكم إلى آخره. ئەمە کارکردن بە ئامانجە کە تۆ چه ئامانجێکت هەبێ ئەمەی کە ئیمڕۆ هەیە ئەبینین کابرا ئەچێتە زانکۆ ئەخوێنێ ئامانجی چییە؟ لە مادیاتە خۆی بەهێزەکە مادیاتی بەهێز بێ پێش هەموو ئامانجێ ئامانجی ئەوەی مادیاتێکی باشی هەبێ ژیانێکی خۆش گوزەرانی بکە و ئەوەی پێشوو ئەوە نەبوو ئەوەی پێشوو ئامانجی ئەوە بوو لەو خوێندنە بتوانێت خزمەت بە خەڵک بگەێنێ خزمەت بە دین بگەێنێ ژیانی شێر چۆنەڕوا ئەوە وعلى الله ئەوە ڕزقەکە لەسەر خۆیە خوا ڕزقێدا ئەو باوەڕی بەوە هەبوو سیرەکەی ئەو پیاوە گەورانە دروست مەسەن بۆ نمونە بۆت باسەکەم مەولەوی بەڕەحمەت بێتاوگۆزی کە هەم عالمێکی گەورە بۆ لەم شوێنە پیرۆزانە پەروەردە بووە هەم خەلیفەی شێخ سیراجەدینی تێوێڵە بووە کە عیلم تەواوەکە و زانستی تەواوە بێ و هەموو ئەوەی کە واجبی سەرشانێ بێ بین ئەگەڕێتەوە سەردانی تێوێڵەکە لە تێوێڵە ئیشی چێوێ چاوانێ بەیەکە سەرداخە ئەڵڵا ئەڵڵا بۆ ئەمە ئەڵڵا ئەڵڵاکە خۆ قابلە ئەڵڵا کەلیمەیەکە تۆڵی ئەڵڵا ئەڵڵا بۆ ئەوەی ئەو هەدەفی بۆ ئەڵڵا بووە زوو ناوێ باتەوە بۆ ئەوەی ئەو مێشکەی تەرکیزە خاتە سەری ئەزانێ بەو ئەڵڵاوەتنە کە یادی خواکە تەرکیزی خستۆتە سەری خوا یادیەکە زیاتر هێزی پێدا بۆی بتوانێت خزمەت بکە کە ئەوەتە ئیمڕۆ خزمەتەکەی بین هەتا کورد هەبێ ناوی ئەویش هەیە چون یەکێکە لە بنەماکانی کوردبوون یا بڵێن زمانی کوردی یا ئەو خزمەتێک پێویستە مامۆسایان هەر یعنی پێشەنگی کۆمەلگان مامۆستایان پێویستە لەمەشە هەنگاوی جددی هەڵبنێن ئەگەر مامۆستایان کوڕانی خۆیان کەسە نزیکەکانیان نەنێرن بۆ مەدرسەکان بێگومان ئەو عیلم و زانستەی کە لە کوردستانە هەیە و بڵاوی کردووە لە عالەمی ئیسلامیە پێی ناسراوین وردە وردە بەرەو لاوازی ئەڕوات بۆیە من داوام لە مامۆسا بەڕێزەکان هەیە هەر یەکەو لە ئاستی خۆیەوە لە کوڕەکان لە برازا لە خوشکەزا لە کەسە نزیکەکان لە وتارەکانیانە هەوڵ بدەن گەنجە زیرەک و تێگەیشتووەکان گەنجە مێشک باشەکان بنێرنەوە ناو حجرەکانی کوردستان بە تایبەتی هەورامان و بیخەنەوە باوشی حجرەکان تاوەکو جارێکی تر حجرەکان ئەو ڕۆڵە گەورەی کە لە پێشترا پێشکەشی کرد بە میلەتی کورد و میلەتی کوردی ناسان بە عالەمی ئیسلامی جارێکی تر ئەو ڕۆڵە بگەڕێتەوە بۆ کوردستان چونکە بێگومان گەورەترین شوناس و ناسنامەی میلەتی کورد پیاوێکی گەورەی وەکو سەلاحەدینی ئەیوبیە وەکو ئیبن و سەلاحی شارەزووریە وەکو مەولانا خالیدی شارەزووریە وەکو مامۆسا مەولەویە پێشتر خەڵکانی کوردستان زۆربەی دێهات و شارەکان بە تایبەتی کوڕیان ئەنارد بۆ خزمەتی حجرەکان و مامۆسا و زاناکان فێری عیلمە بوون بە تایبەتی هەورامان بەڵام بەداخەوە ئێستا وەکو گلەیە کە ئەیکەین هەورامان بە تایبەتی لە ناو کوردستانە زۆر دواکەوتووە بە حەقەت ئەم مەدرسە گەورە و عەزیمەکە لە هەورامانە هەیە خەڵکانێکی زۆر لە مووسڵ و لە بەغا و لە هەولێر و حتا لە منتیقەی ئورومیەی ئێران و لە تورکمان سەحرا و لە دەرەوەی ینی بڵین هەر سنووری لە دەرەوەی عێراقیش خەڵک ئەنێرن بەداخەوە هەورامیەکان و ئەهلی هەورامان کە بە ئەهلی عیلم و عیرفان مەشهور بوون ئێستا ئێمە زۆر کەمەوە بۆتەوە حاڵەتە ینی کە بەڕاستیەوە ئەسفێکی گەورەیە نەک بۆ هەورامیەکان بەڵکو بۆ هەموو میلەتی کورد پێویستە ئینسان هەتاوەکو نەمرێت نازانێت لە دنیا چی کردووە تۆ ئەمڕۆ هەوڵی شەهادەیەک ئەدەی بۆ مناڵەکەت لەبەرەوە پەکی دنیای نەکەوێ
بەڵام ئەگەر بێت و مناڵەکەت فێری علم و زانستی دینی و شریعەتی ئیسلام بێت ئەبێتە سەدەقە جاریەیەک سبەی کە خۆت مردی ئەو خزمەتی دینەکە خەڵکی بانگهێشتەکە بۆ دینی ئیسلام و بۆ شریعەتی ئیسلام و فێری دینی خۆیانەکە ئەو منداڵە ئەبێتە قورساییەک و هەمیشەیەک ئەمێنێتەوە بە ماندگاری بە زیادکەر لە بۆ کردەوە چاکەکانی ئەو باوکو دایکەی کە منداڵەکانیان ئەرێنە حوجرە بۆیە پێویستە باوکان و دایکان هەوڵ بدەن الحەمدولیلا بیارەی شەریفە بە شاهیدی هەموو ئەهلی ئینساف منداڵانێک پەروەردە ئەکا و ئەیان کاتە عیلم کە سوپاس بۆ خوا لە هەموو لایەنەکانی کوردستان یعنی ئەم شاهیدیەمان بۆ ئەدرێت کە الحەمدولیلا بیارەی شەریفە کەسانی بێلایەن پەروەردە ئەکا کەسانێکی خزمەتکاری دین خزمەتکاری نیشتیمان خزمەتکاری بەرنامە و پرۆگرامی ئیسلام وەکو خۆی بەبێ هیچ تەمەعێکی دنیایی لەم جۆرە کەسانە پەروەردە ئەکەن کە الحەمدولیلا بە عەقیدەیەکی جوانەوە تەسلیمی کۆمەلگا و ومەتی پێغەمبەر ئەکرێن صلی الله عليه وسلم بۆیە جێگەی خۆیەتی ئەو کەسێ ئێوێ کە منداڵەکەی بە شێوازێکی بێلایەنانە پەروەردە بێت خەمی بخوا و بینێرە بۆ مەدرسەکانی ئەمسالی بیارەی شەریفە و باقی فەرعەکان کە الحەمدولیلا بیارەی شەریفە فەرعی زۆر لێ بووەتەوە هەر وەکو لە پێشتری ژابووە ئەتوانین بڵین هەموو حوجرەیەک فەرع بۆ بیارەی شەریفە لەبەرەوە مامۆستاکە یا مامۆستای ئەو حوجرە لە بیارەی شەریفە سوود و قازانجی وەرەگرتووە و خوێندوویەتی وەکو مامۆستای مدەڕیس دەرەجاتی عالی بێ فەرموویەتی کە خۆی بەتەنها 24 ساڵی ڕەبق لێرە مامۆستا و فەقی پێگەیاندووە و تەسلیمی دەرەوەی کوردستانی کردوون الحەمدولیلا لە پێنجوێنە لە هەڵەبجەی تازا لە سەید سادقا لە زۆربەی شوێنەکانە خانەقای بیارە لە سلێمانیە و لە هەولێرا لە چەند شوێنە الحەمدولیلا خەریجانی بیارەی شەریفە مەشغوڵی تەدریس و علم و زانستن و لە دەربەنی خانە لە زۆربەی شارەکانە الحەمدولیلا حوجرەکان هەن پێویستە تاکی کورد هەوڵ بدا بۆ ئەوەی کە بەرەو پێش بچین منداڵەکانی نەیەڵێ بفەوتن لەم گێژەڵوکەی فەساد و ناڕەحەتی و نەهامەتیا کە بە هەموو شێوازێک هەموو دەسیسەیەک چنراوە بۆ ئەوەی منداڵەکانمان لە عیلم و زانست و دین دوور بخرێتەوە پێویستە باوکان و دایکان زۆر بە هوشیاریەوە لە فکری ئەوە بن مناڵەکانیان نەفەوتێنن بیان نێرن بۆ حوجرەکان ئینشاءالله فێری عیلم و زانستی دینی بن و ببنە خزمەتکار و چرایەک بۆ میلەتی کورد. مزگەوتی گەورەی خوڕماڵ بە حکمی یەکەم مێژوەکەی بە حکمی پێگەکەی و بە حکمی شوێنەکەی سەرەتای دروستکردنەکەی کە وەکو عەرزمانکردن بە جامیع هاتووە واتە یەکێک لە ئیشە گەورەکانی بریتی بووە لە پەروەردە و فێرکردن واتە قوتابخانەی بە تەریخی دروستکردنی مزگەوتەکە هەتاوەکو ئەم سەردەمە کە قسە بۆ جەنابتان ئەەکەین بێ مەدرسە نەبووە بێ فەقێ نەبووە بێ مامۆستای گەورە و ناودار نەبووە بۆیە مێژووی دروستکردنی مەدرسەی گەورەی خوڕماڵ ئەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستکردنی لەگەڵ مزگەوتەکە وە پاشان ئەگونجێت بە چەند مەراحلێک کەم و زیادی تیا کرابێت یان گەورە و بچوو کرابێت بەڵام نەبووە لە سەرەتاوە هەتاوەکو ئەم سەردەمە مامۆستای گەورە و مامۆستای زانا و عالم و دیاری ناوچەکە هەمیشە ڕۆڵی بەرچاویان لە ناو ئەم مەدرسا بووە ئێستا ئێمەش کە خەریکی نۆژەنکردنەوەی مزگەوتەکەین لە هەمان کاتیشدا مەدرسەکەی لەگەڵدا نۆژەن ئەەکەینەوە هەر وەکو شێوازی قەدیمی و ئەسەری کۆنی خۆی و بە ئومێدی ئەوەی کە ئینشاءڵڵا جارێکی تر مەدرسەی گەورەی خوڕماڵ ببێتەوە بە موئەسیس و بنیاتنەری زۆرێک لە مەدارسەکان و پێگەیاندنی کەڵەپیاوانی تری وەکو مامۆستای مەولەوی دکتۆر مستەفای زەڵمی مامۆستا ئەبوبەکری موسەنفی چۆڕی و زۆرێک لەو مامۆستایانەی کە ناوبانگی کوردەواریان ئەوەندە بەرز کردوێتەوە هەتاوەکو گەیشتوونەتە وڵاتی حیجازیش وەکو مامۆستا مەلا نوورۆڵای کاکوە زەکریایی کە یەکێک بووە لە گەورەترین مامۆستاکان کە لە مەدرسەی گەورەی خوڕماڵە هەم مامۆستا بووە هەم خۆیشی فەقێ بووە مامۆستا سەیدی هەورامی مامۆستا مەلا حەسەنی دزڵی ئەمانە کە عیلمەکەیان
وای لێ کردوون پەروەردەکان لە مزگەوتی گەورەی خورماڵۆ بگەنە ئاستی جامیعەکانی ئەزهەر و حیجاز و تاران و ئەستەمبول و هەموو شوێنەکانی تر. ئەگەر تەماشای مێژوو بکەین لە ساڵەکانی 1970ەکانە یا 1970ەکانەوە ئەم جامیعە و مەدرسە ئاکادیمیانە پەیدا ئەبن. پێشتر هیچ جامیعەیەک و هیچ شوێنێک نەبووە بۆ پەروەردەکردن، تەنها مزگەوت بووە. بۆیە باوباپیرانی ئێمەش یان پیاوە پێشوەکانی ئێمە خەڵکانی سەردەمانی پێش ئێمە هەمیشە هەوڵیان داوە لە دوو ڕوانگەوە خزمەت بکەن. یەکێکیان بە خۆیان و بنەماڵە و کەسوکاری خۆیان وەکو منداڵ پێگەیاندنی منداڵەکانیان، دووهەمیان حەزیان کردووە چۆن سفرە و خوان و دیوەخانی هەبووە بە هەمان شێوە ناو و ناوبانگیشی لە خزمەتکردنی علم و عیرفان و زانیاریدا هەبێ و منداڵێکی ببەخشێ بەخوا، منداڵێکی ببەخشێ بەم ئیسلامە و منداڵێکی بتوانێت لەو ڕێگەیەوە ناوبانگی هەم بنەماڵەکەی و هەم لەلایەکی تریشەوە خزمەتێکی گەورە بە دینی خوا بکات. بۆیە ئەگەر تەماشە بەراوردێکی بچوو بکەین، مقارنەیەکی بچوو لە هەر مزگەوتێکە کە فەقێ و مامۆستا و مەدرسەیەکی بچووکی تێدا بوو بێ 10 فەقێ بۆ 20 فەقێ لەوێ دەرسیان خوێندووە. لەناو ئەم 10 فەقەیە لەناو ئەم 10 مامۆستایانەدا ئەتوانین بڵێن 5یان بۆ 6یان بوونەتە کەڵەپیاوی دنیا، بوونەتە باشترین زانا و دانا و عالم. بەڵام بەراوردەکە ئالێرایە. ئێستا هەر مەدرسەیەک لە هەر شوێنێکە یان هەر جامیعەیەک تەماشاکەین بە هەزاران قوتابیان تێدا هەیە. لە کۆتاییدا چەندێکیان ئەبن بەو کەسانەی کەوا خزمەتێکی گەورە و ناوێکی گەورە و دەستنووسێکی گەورە و پێگەیەکی گەورە هەم بۆ جامیعەکەیان هەم بۆ مەدرسەکان دروست بکەن. زۆر کەم. وەلای خوا هیچ دوور نییە ئەگەر خەڵکێش ئەوە نیەتی بۆ دروست بێ بۆ شێوە هیمەت بکە هەموو کەس هەموو شتێک ئەتوانێ. ئینجا ئیسێش ئەلحەمدولیلا بەردەوام ئەو شتە هەر هەیە لە بیارە ئەوە ساڵانە ئیجازەی مەلا ئەدرێ، ئیجازەی فەقێ ئەدرێ، بەردەوام دەرسی تەواو ئەخوێندن هەروکو دەسوورانی پێشوو. ئیسا ئەوانش کە لە بیارە تەخەڕوجیان کردوون زۆربیان دکتۆرایان هەیە هەر لە هەولێر هەر لە سلێمانی هەر لە شوێنەکانی تر ئەوانە مەسەلا ئیسا ئەمسالی مەسەلا بڵێن مەلا مەسعود مەلا سدیق ئەوانە پیاوی گەورە و ناودار و عالمی بەرزن و هەر لە بیارە تەخەڕوجیان کردووە. جا هەر کەسێ دڵی بچێتە سەر شتێک نیەت حسێ بە نیەت بێنێ بۆ خوا ئیشەڵا خۆ یارمەتیەدا و ئەم دەرگاشە دانەخراوە بڵێ بەخوای تر مەویست بوو. وەڵا ئیسا ساڵانی لەمە پێش بیا و خەمی بووە هەیو هەر بیارەیە، بەڵام ئیسا بیارە ئەوە نەفەرعی لێ بۆ تۆ سەیساق و پێنجوێن و هەڵەبجەی تازە و باریکە و لە ئێرانیش چەند فەرعێکی هەیە. دەمانەیە ئیشەڵا شتەکە هەر بەردەوامە، ئینسان نابێ مەویست بێ. بەڵێ ئینسانی خراپ زۆرە، بەڵام وەکو پیاغەمبەر ئەفەرمێ ئەگەرەکو ئەم دنیا ڕۆژێکی مابێ بە دنیاوە، عمری دنیا ڕۆژێکی ماوێ خوا ئەوە درێژیە کاتۆ کە حەزەتی عیسابیەت و ئیسلامەت و عەدالەتی ئیسلامی بڵاو کاتۆ. ئەتوانین بڵێن مزگەوتی گەورەی خورماڵ لە پێش پشکی شێری بەرکەوتە لە پێش هەموو مەدارسەکانی ترەوە، چونکە زۆرێک لەو کۆمەڵە مامۆستا و ئەدیب و شاعیر و یاساناس و ئەوانەی کە ئەمڕۆی عێراق و کوردستانی ئێمەش هەمویان بە پێشەنگی خۆمان ئەزانین قوتابی بوون لە مزگەوتەی گەورەی خورماڵە و لەم مەدرسەی عەبدوڵای ئیبن عومەرە کە مەدرسەکەش بە ناوی عەبدوڵای کوڕی ئیمامی عومەرەوە نامراوە، چونکە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام 4 مەدرسەی گەورە هەبوون بە ناوی مەدرسەی عەبادیلەکان. ئەمش بە هەمان ناونێشان ناونراوە و بە هەمان شێوەی مزگەوتی مەدینە. ئەو زانایانش ئەتوانین سەرەتا لە بواری علمیدا مامۆستا مەلا ئەبوبەکری چۆڕی موسەنیفی ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ، مامۆستا مەلا نوورۆڵای کاکۆ زەکریانەیی، مامۆستا مەلا وەسیم کە قەبرەکەی لە سەرگەتە و مامۆستا مەلا ئیبراهیم کە باوکی بابا ناوسی گەورەی سەرگەتە، مامۆستا محەممەد غەیب کە معروفە محەممەدی غەیبی یەکێکە لە مامۆستا ناودارەکان و لە دوای ئەویش بە تەدریج مامۆستا مەلا عەبدوڵای ئەربیلی، مامۆستا مەلا جەلالەدینی گەورەی خورماڵ کە تەنانەت ئەم مامۆستا بەڕێزانە لە بواری مەدرسە و فێرکردنە قوتابخانەی گەڕۆکیان هەبووە. بە هاوینانە ئەگەر خورماڵ گەرم بوو بێت مەدرسەکان گواستووەتەوە بۆ ناو باخەکانی بیارە
بە زستانە هاتوونەتەوە بۆ ناو مزگەوتی گەورەی خوڕماڵ بۆ ئەوەی منداڵەکان یان قوتابیەکان پێگەی گەورەیان هەبێت لە بواری شاعیر و شعر و ئەدەبدا گەورەترین مامۆستای کوردستان کە ئێمەش ئێستا شانازی پێوەگەن بریتە لە مامۆستای مەولەوی قوتابی بووە لەم مەدرسە و مامۆستا سەیەدی هەورامی مامۆستا مەلا حەسەنی دزڵی مامۆستا قانیعی کوردی مامۆستا گۆران مامۆستا نالی یعنی زۆرێک لە شاعیرەکان هەمویان ئەتوانین بڵێن دەرچووی بەرهەمی مزگەوتی گەورەی خوڕماڵن ئەتوانین لە ڕوانگەیەکی ترەوە پێگەی بەرهەمی ئەم مەدرسە گەورانە ئەتوانین بڵێن بوونەتە چەتری سەحوەی ئیسلامیش بۆ کوردستانی ئێمە کە هەر یەکێک لەم مامۆستا گەورانی کە ئێستا ڕابەرایەتی یان سەرپەرستی جەمعێکی ئیسلامی ئەکات ئەتوانین بڵێن دەرچووی مزگەوتی گەورەی خوڕماڵن لەوانە مامۆستا ئەحمەدی موفتیزادە جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز جەنابی مامۆستا سەلاح الدین محەممەد بەهادین جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمانە هەمویان ئەتوانین ئەگەر لێرەش نەیان خوێن دەبێت سەرەتای دروستکردنی جەمعەکەیان بۆ گەورەی و پێگەی مزگەوتی گەورەی خوڕماڵ و مەدرسەی گەورەی خوڕماڵ دەگەڕێتەوە. يا الله برنا ئێمە ئەو جیلەی کەوتم ئەو جیلە پرشنگدارەی کە لەو سەردەما بوو وردە وردە ئەوە بوونەما ئاخرینەکانی ئەوەی کە وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم و ئیتر کۆتایی پێهات نەک وەکو عیلم بەس وەکو ئەوەی کە بەو شێوە خۆیان خالص کردبێتەوە بۆ کاری دین و خواپەرسی و خۆی تەبارەک وتەعالاش بەو شێوە لوتفی بوو بێ لەگەڵانە ئەو هەموو کارانی بۆ ئاسان کردبوو لە هەموو لایەکۆ لە نووسینە لە شیعرا لە زانستە بەو شێوە خزمەتی گەورە بکەن ئەوە نەما بۆ ئەوەی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ عیلم نامێنێت کە عیلم نەما خەڵک لە جیاتی ئەوەی کەسانێکیان دەست پێوە کە ئەهلی عیلمن بیکەن بە قائید و بە پێشەوای خۆیان کەسانێکی جاهیلەکەن بە پێشەوای خۆیان ئەمە سەبەبی ئەوە نییە کە عیلمەکە خۆی نامێنێ ئەو کەسەی لێ زانێ نامێنێ ئیمامی غەزالی رحمه الله فەرمایشتێکی هەیە زۆر جوانە لە ئەحیا علوم الدین ئەفەرمێ من زۆر متەئەسفم بەوە کە لەم سەردەمەی ئێمەداین لە سەردەمی ئیمامی غەزالی بە کەسانێ ئەڵێن فەقیه کەوا لە عیلمی فقه هیچ شارەزانی بەڵکو فەقیه بە کەسانێک ئەڵێن ئەوانەی کە علومی شەرعی ئەزانن علومی زاهری شەرعی لە حاڵێکە لە ئەساسا فەقیه لە کاتی خۆیان فەقیه بە کەسێ وتراوەکەوە زانیاری هەبووە لە نەخۆشیەکانی با بڵین تاوانەکان ئەو تاوانەی کە نەخۆشیە و لە ناو دڵایە و ئەو دڵە ئیسلاحکردنی ئەو دڵی کە فاسد بووە ئەیانزانی چۆن ئیسلاحی بکەن یعنی چارەسەرەکەیان بەلاو بوو دەردەکەشیان دیاریە کرد و دەرمانیشیان چارەسەریشیان بۆ ئامادەکرد ئیسا ئەفەرمێ ئەوە نەماوە هە لەو سەردەما فەرمێ ئیسا بە کەسانێک ئەڵێن فەقیه کەوا تەنها لە عیلمی زاهرە شارەزانێ لەبەرەوە سێرەکەی ئەو حوجرانەی کە لە قەدیمە ئیسا بۆ نمونە تەوێڵە کە ئەوە جارە هێشتا دەست پێ نەکردووە خاتە فقمان بدا دەست پێ بکەینەوە بتوانین بخێنەوە سەر ڕێگەکەی خۆی و عیلم و زانست بەردەوام بێتایە بوو بۆ نمونە ئیسا با بڵێن بیارە بەردەوامە شکر بۆخوا علمی تاخێنێ بەڵام ئەگەر سیر بکەی ئەو بیارەیە قەدیم کە ئەو هەموو زانا گەورانەی بەو شێوە پەروەردەکرد بوو ئیسا زانا پەروەردەکە بەس وەکو ئەو سەردەمە نییە بۆ ئەوەی ئەوانەی کە زانیاریان لەو عیلما هەبوو ڕۆشتن و دوای ئەوە ئەم زانستە تازەکە هات ئیتر جێگەی تا حەدێ باوان هیچ کە لێش کرد خەڵکیش تاالبی ئەوە نەما کە بڕە ئەو زانستە پیا بکە هات شوێنی ئەو زانستەکە و کە پارێتە بەدەستێ ئیتر هەر تەبیعەتی بەشەری وایە لە هەر شوێنێ مادە هەبوو ڕوەکاتەوێ خۆ ئەمە تەجروبەی قەدیم هەیە زۆر قەدیمیش هەروە بوو مادەکە لە شوێنێکەوە زۆر بوو ڕوەکاتەوێ ئەم زانکۆیانە کە دروستکرا مادەی باشیشی تیا بوو مەعاش و ئەمانە هەمووی ڕووی کردەوێ ئەم لایەنەی تر سێرەکەی کاڵ بوویەوە بەو شێوە نەما ئیسە فەقیه هەیە عیلمە خوێنێ ئەبێتە مەلا
دیسان ئەبێ بڕوا شادەی زانکۆ یا ماهەدێ وەربگرێ بۆی بتوانێت لە شوێنێ دابمەزرێ و پارەی وەربگرێت ئیتر ئەو لایەنە سەرەکەی بەداخەوە بانەڵین بەداخەوە مەخابن کە کوێر بۆ تۆ هیوادارین خوا ڕۆشنی کات باسمي ولاي ولكم يا رحمن رحيم من ناويته